5 6 7 8 لە خۆیەوە دەست پێکا خۆتان هەر نەتەوەی کولتور و نەریت و کەلەپوری تایبەت بەخۆی هەیە و مانەوە پاراستنیان ئەرکی سەرەکی خەڵکەکەیەتی تا جوانی و جیاوازیەکان وە خۆی بمێنێتەوە. کڵاو و جامانە یەکێکە لە ڕەمزە دیارەکانی کوردەواری، پۆشاکێکی تایبەت بە پیاوانە بووە، بەشێک لە کولتوری کوردەواری. شێوازی بەسن و ڕەنگی لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تری کوردستان جیاوازە. لە ڕابردوودا زیاتر گرنگی پێدەدرا، بەڵام لە ئێستادا کڵاو و جامانە کەمتر بەکاردێت و مەترسی لە ناوچوونی لەسرە. کڵاو جامانە وەختی خۆی ڕەمزێکی کوردەواری ئەمە ئیسا وەکو وای لێ هاتووە خەڵک وردە وردە کەمی کردووەتەوە و خەریکن هەروە تەرکیەکەن. وەختی خۆی مناڵ بووم لە فکرمە کە گەنجێک بەسەری و نەبووایە یانە ئەمە بە شاید ناگیر، دوایەوە وای لێ هاتووی ساتێ تەواو کەمەوە بۆ خەریکن هەر تەرکیەکەن کەم بۆ مناسەبەتەکان نەبێت نایکەنە سەریان. سەیرەکەی ئیسا چۆن ئافرەت لە شەرع ئەگەر سەرپۆشی بەسەرەوە نەبێت دروست نییە، بەڵام ئەو کاتەوە ها سەیریانە کرد پیاویش دەبێت کڵاوی لەسەرا بێت، جامانەی لەسەرا بێت. لە ئێستادا بەکارهێنانی کڵاو و جامانە لە نێو پیاوان بە شێوەیەکی بەرچاوکەمی کردووە و لە بازاڕەکاندا کەمترین کڕیاری هەیە و تەنها لە بەهار و بۆنەکاندا بازاڕیان باشە. گەنج بە هیچ جۆرە ئێستا گەنج بەکاری نایەنە، چەند گەنجێک گێنە لامان ئەیبەن بۆ بەهار بۆ سەرشان و ئەوی خۆیان بەکارێنن. بە دڵنیا هەر ئێمە ئێستا بۆ خۆمان هێنانیشیمان کەم کردووە تۆ جاگەرەوە جیلێکن بەکارێنن، ئەگەر ئەوان نەمێن و ئەوان بڕۆن باوەڕمای هەر بەکارێنانی یعنی چۆنڵی نامێنێت. زمانێک گێت خەڵکی ئێمە گەنجی ئێمەڵن یعنی چۆن بەکار هاتوون باوەڕمایە بەڵێ شتێکی کولتوری و کوردی و کوردەواریە، بەڵام بە قەنەعاتی من شتێکی بۆ گەنجی ئێمە شتێکی قورسە. لە ڕابردوودا ئەگەر کەسێک کڵاو و جامەنی لەسەردا نەبووایە بە شایەتدا نەدەنرا، وەک بەشێک لە سیمای پیاوەتی و کەسایەتی بەرز سیر کراوە، بەڵام لە ئێستادا وەک مانەوەی بیر و بیرکردنەوەی کۆن سیر دەکرێت. لە بری ئەوەی کڵاو و جامانە وەک کولتورێکی هەمیشەیی بەکار بێنرێت، بەڵام مەترسی ئەوەی لەسرە وەک نیشانەیەکی کەلەپوری کۆن لە مۆزەخانەکاندا پیشانی نەوەی نوێ بدەن و ئەوانیش تەنها وەک مڵکی نەتەوایەتی سەیری بکەن، نەک وەک مڵکی کۆنی باو باپیرانیان. سوەی محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەید سادق.